ئەمڕۆ سێ ساڵ تێپەڕە بێ بەسەر شەید بوونی هەواڵ ئەڤینگۆیی و هەواڵەکانیدا هەڵبەتە لە ئێستادا بەڕێزەوە سەری خۆم نەوی دەکەم لە ئاستی هەردوو کۆمەڵکوژی پاریزدا کە لە 2013 هەواڵ ساکینە و هەواڵەکانی و لە 2022 هەواڵ ئەڤینگۆیی و هەواڵەکانی بەڕێزەوە سەری خۆم نەوی دەکەم لە ئاستی شەهادەتی هەواڵاندا. دیارە ئەڤینگۆیی یەکێک بوو لە پێشنگانی ژن، یەکێک بوو لەو ژنانی کە هەر لە تەمەنی منداڵیەوە کە هەستی بە ئازاری گەلەکەی و بە ئەوەی کرد کە کوردستانەکەی داگیرکراوە. هەڵبەتە لە 74 هەواڵ ئەڤینگۆیی لەدایک بووە لە تەمەنێکی مناڵیدا کاتێک کە گوندەکەیان دەسووتێنرێن لەلایەن دەوڵەتی تورکیاوە. ئیتر لەوێەوە هەواڵ ئەڤینگۆیی هەست بەوە کە وڵاتەکەی داگیر کراوە و هەست بەوە کات کە پێویستی بە تێکۆشان هەیە. بۆیە لە ساڵی 1970 کە تەمەنێکی زۆر مناڵی هەبوو ڕووی لە چیاکانی کوردستان کرد، لە چیاکانی کوردستانەوە مۆمی تێکۆشانی هەڵکرد. بەڕاستی هەواڵ ئەڤین ئەتوانم بڵێم لە چوارپارچی کوردستان کار و خەبات و تێکۆشانی کردووە. لە بۆتانەوە بەرەو قەندیل هاتووە، لە قەندیلەوە بەرەو ڕۆژئاوا، لە ڕۆژاوە بەرەو شنگال ڕۆیشتووە. هەواڵ ئەڤینگۆیی یەکێک بوو لەو ژنە پێشنگانەی کە سەرەڕای ئەوەی کە تێکۆشانیە کرد بۆ ئازادی ژن، بۆ ئازادی گەلەکەی. لە هەمان کاتیشا تێکۆشانی بۆ ئەوە کرد کە تاکی کورد وشار بکاتەوە هەم پەروەردەی بکات. بۆیە هەواڵ ئەڤینگۆیی لە شەڕی داعش لە 2014 بەشداری ئەو شەڕە نەگریزەی کرد کە بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان کرا، لەوێدا بریندار کرا. بەڵام بەداخەوە کە ئەو ڕووی لە ئەوروپا کرد بۆ چارەسەری، جارێکی تر شەمشەمەکێرەکانی دەوڵەتی تورکیا کۆمەڵکوژیەکی تریان ئەنجامدا کە ئەو لە ئامادەکاری ساڵیادی هەواڵ ساکینە و هەواڵەکانی بوو. لەوێدا هەواڵ ئەڤینگۆیی شەهید کرا. بۆیە یعنی ئەکرێ بڵین لە پاریزدا کە شوێنێکە بڵین شوێنی ئەوەیە کە مافی مرۆڤی تیا پارێزراوە، شوێنێکە کە ئەتوانم بڵێم هەموو ڕەهەندەکانی تایە خودت بە هەموو شێوەیەک ئەتوانرێ کار و خەبات و تێکۆشان بکرێت لە پاریس. بەڵام بەداخەوە ئێمە بۆمان دەرکەوت لە سەتاسەری جیهاندا شوێنێک نییە بۆ ئێمەی تێکۆشان کە تێکۆشانەکەین. هەموو شوێنێک مەترسی هەیە بۆ ئێمە. بینیمان لە پاریسا چۆن دووەم کۆمەڵکوژی پاریس ڕوویدا و ژنانی پێشنگ هەمیشە دەوڵەتی داگیرکەری تورکیا هەم سیستەمی سەرمایەداری، هەم عەقڵێتی پیاوسالاری، هەم ئیسلامی سیاسی ژنانی پێشنگ دەکەنە ئامانجوە، هەمیشە لە ژنانی پێشنگ دەدەن. لەبەرەوە ژنانی پێشنگ بەڕاستی وەکو ئەوەی بڵێ کە چۆن یەکلا بوونەتەوە، هەم خۆیان ناسیوە، هەم دەتوانن کار بکەن لەسەر تێکۆشانی تاک بۆ ئەوی تاک ئازاد بێ لە کۆمەلگادا، یعنی کۆمەلگایەکی تەندروست و کۆمەلگایەک دەئافێنن. بەڵام هەمیشە دژمن ژنانی پێشنگە کاتە ئامانج. لەبەرەوە هەمیشە ژنی کۆیلیانەوێت، ژنێکیانەوێت تەسلیم بێ، ژنێکیانەوێت کە تەنیا وەکو بووکەڵەیەک بەدەستیانەوە بێ. هەڵبەتە هەواڵ ئەڤین بە هەزارە هەی وەکو هەواڵ ئەڤین کە ئێستا لە ناو تێکۆشاندایە و لەو ناو ئەو تێکۆشانەدا شەهید بووە و ڕەنج و ماندووبوونی هەواڵ ئەڤین و هەواڵ سارا و هەموو ئەو هەواڵانەی کە لە ناو تێکۆشاندا و ئەوانەیشی کە شەهید بوون. هەڵبەتە ئەو دەستکەوتانی کە ئێستا ئێمە دەستمان کەوتەوە، ئەو شوێنی شەهیدانە و بەرهەمی شەهیدانە، ئەوە ڕێو ڕێبازی شەهیدانە کە ئێستا ئێمە تێکۆشانی لەسەرەکەین. بۆیە لە ساڵیادی هەواڵ ئەڤیندا جارێکی تر گشت شەهیدانی ڕێگای ئازادی و حەقیقەتەوە بیرەهێنمەوە و شەرمەزاری بۆ دەوڵەتی تورکیا و شەرمەزاری بۆ ئەو پیلانگیێڕێ نێودەوڵەتیە کە لە پیلانگیێڕی نێودەوڵەتی ڕێبەر ئاپۆدا لە ساڵی 99 هەمان درێژکراوەی پیلانگیێڕی پاریسیش هەمان ئەو پیلانگیێڕەیە کە ڕوویدا شەرمەزارەکەین. ئێمە پێویستە وەکو ژنان کە لە ناو تێکۆشانە بین و ئەبێ ببین بە ئەلتەرناتیڤ لە بەرامبەر بەو هەڵوێستانی کە دژمنان ئەیکەن، بەرامبەر بەوەی کە ئەمڕۆ خوێنی شەهیدان دەڕژێ، دەبێ ڕێو ڕێبازی شەهیدان بە بنەما بگرین. ئەبینین لە هەر شوێنێ ژنێکی تێکۆشەر هەبێت، لە هەر شوێنێ ژنێک بە ئیرادەوە کار بکە، خۆی بناسیە، ناسنامەی خۆی و ژنبوونی خۆی بناسیە، دەبینین دژمن کار دەکاتە سەر. لە چەند ڕۆژی ڕابردوودا لەیلا زانا کە یەکێکە لەو ژنانی کە ئەتوانم بڵم لە سەتاسەری جیهاندا لەیلا زانا ناسراوە، چەندین خەڵاتی ئاشتی وەرگرتووە. بەڵام دەوڵەتی داگیرکەری تورکیا جارێکی تر خستیانە بەردەم هێرشێکی نامرۆڤانە. بۆیە هەمیشە لە ژنی پێشەنگە ترسن، لە ژنی تێکۆشەرە ترسن، لە ژنێک ترسن کە بە ناسنامەی خۆی و بەبوونی خۆی و بە بەرگی خۆیەوە تێکۆشان بکات. هەڵبەتە تێکۆشانی ئازادی
لەسەر ڕێ و ڕێبازی شەهیدان بەردەوامی هەیە و پێویستە هەمومان خاوەنداری لێ دەرکەین بە تایبەتی بنەماڵەی شەهیدان پێویستە خاوەن دەرکەوتن بن لە سەر ڕێبازی شەهیدان. هەڵبەت ئێمە گەر سەیری سەرەتای خەبات و تێکۆشانی پارتی کرێکارانی کوردستان بکەین بە پێشنگایەتی ژن یەکێ لەو ژنانە هەواڵ ساکینەیە کە یەکەمین ژنە لە ناو یەکەمی کۆنگرەی پارتی کرێکارانی کوردستاندا جێگا دەگرێت لەو تێکۆشانەدا و بەردەوامی هەیە و ئێستا بە هەزارەها ژن لە ناو ڕێخستنە نەک تەنیا ژنی کورد بەڵکو ژنی ئەنتەرناسیۆنال ئێستا لە ناو ئەو ڕێخستنە کار و خەبات و تێکۆشانەکەات و ڕێخستن بوونی ژنان ئێستا لە هەموو جیهاندا بەربڵاوە و لە هەموو جیهاندا ئێستا تێکۆشانی ژنان ئەکرێ. هەڵبەتە دەوڵەتی داگیرکەری تورکیا ژێکێکە لەو پیلانجێڕێ نێودەوڵەتی کە لە ساڵی 1990 بەسەر ڕێبەر ئۆجالان ناکرا جارێکی تر پیلان درێژکراوەی ئەو پیلانجێڕێ لە 2013 لەسەر هەواڵ ساکینە و هەواڵەکانی بوو و جارێکی تر بەداخەوە ئەڵێن لەسەر لە 2022 هەر هەمان پیلانجێڕیا هەر هەمان ئەو پیلانجێڕێ نێودەوڵەتیە جارێکی تر درێژکراوی پیلانجێڕی یەکەمی و کۆمەڵکوژی یەکەمی پاریسا لە 2022 جارێکی تر بۆ ئەڤینگۆیی ئەوان دەڵێن بۆیە لێرە و پێمان دەڵێ دوژمنان پێمان دەڵێ هیچ شوێنێک نییە بۆ ئێوە تێکۆشانی تێدا بکەن ئێمە دەستمان دەکاتە هەموو شوێنێک ئەو پەیامە هەڵبەت ئێمە وەڵام دانەوەی ئەو کۆمەڵکوژیە بەڕاستی ئەمە بە خەبات و تێکۆشانی ئەمانێتەوە ئێستا ئەبینین خەبات و تێکۆشانی ژنان لە سەتاسەری جیهاندا زۆر زیاتر بووە و هەتا ئێستا ژنانی ئەنتەرناسیۆنال لە ناو تێکۆشانەدایە بۆیە ئێمە هەمیشە وتومانە هەر کاتێک شەهیدێک دەبێت ڕاستە ئازارێکی گەورەیە بە دڵی ئێماگا کەلێنێکی گەورە دەکەوێتە تێکۆشانی ئێمە بەڵام ئێمە لەسەر ڕێ و ڕێبازی ئەوان بەردەوامە بین و ڕێ و ڕێبازی شەهیدان بە بنەما دەگرین و ڕێ و ڕێبازی شەهیدان بۆ ئێمە هێڵی سوورە بۆیە هەمیشە کاتێک کە شەهید دەبێت دەڵین شەهید نامرێ هەڵبەت ئەمە تەنیا وشەیەک نییە چونکە لەسەر ڕێ و ڕێبازی ئەوان ژیان هەیە لەسەر ڕێ و ڕێبازی ئەوان تەنیا بە فیزیکی و بە جەستەی لەناو ئێمە نامێنن لەبەرەوە ئەو بەرهەموو تێکۆشانی کە ئێستا ئێمە گەلەکەمان لە چنینەوەیدا کە لە ئێستا لە پرۆسی ئاشتی داین ئەوە بەرهەمی خوێنی هەواڵ ساکینەیە هەواڵ ئەڤینە هەزارها هەواڵی تر کە لە پێناوی تێکۆشانی ئازادیدا شەهید بووە هەڵبەتە شەڕیش لە پێناوی ئاشتیا کراوە کە ئێستا ئێمە لەناو پرۆسی ئاشتیدا ئەبینی لەناو پرۆسی ئاشتیدا ژن پێشەنگایەتی دەکات لەبەرەوە هەواڵ ئەڤینگۆیی کاتێ دەستی کرد بە خەبات زانی کۆمەلگا ئازاد نابێت تا ژن ئازاد نەبێت بۆ ڕۆحیەتە شۆچوە ناو تێکۆشانەوە بۆیە ڕێبەرابۆڵێ تا ژن ئازاد نەبێت کۆمەلگا ئازاد نەبێت و ئێمەش لەنا ئەو تێکۆشانەداین بۆیە درێژە پێدەری ڕێو ڕێبازی شەهیدانین جارێکی تر دەڵێم شەهید نامرێ و بژی ڕێبەرابۆ.